وەک سەرتاشەکان دەڵێن دەبێت زمانیش بەقەدەر دەست وریابێ لە کاتی کارکردن. دێخەینە ئەوەی ماوەبا لەسەر من درێت. دەزانی ملوانکەی کۆتر چیە عەلی برا؟ ئەو هێڵە تووکاویە سوور و جوانەیە کە لەسەر گردنی هەندێک کۆتردا هەیە. خۆشەویستەکەی دەنووکی بە شوێنی ئەو ملوانکەیە سوور و جوانە دادێنێ بۆ دەبڕینی خۆشەویستی خۆی بۆ کۆترەکەی تر. بەڵام هەندێک جار کۆترەکان لە زۆری خۆشەویستیان قورگی یەکتر کونکون دەکەن. واتە زۆری خۆشەویستنی یەکتر دەبێتە هۆی مردنی یەکێ لە کۆترەکان و مانەوەی یەکێکی تریە. لەبەر ئەوەشە ئەو ملوانکەیە سوورە ناوەکەی لەگەڵ خۆیەتی. مادەم ئێوەش ئەوەندە یەکترتان خۆش دەوێت با بزانین کامتان ئەو ملوانکەی لە ملیدا قایم کردووە. مادەم ئیتر هەردووکتان دوژمنی منن، ئێستا دەینە سەر دوا پرسیاری تاقیکردنەوەکە. هەر یەکێکتان بمرێ ئەوەی تر بە سەلامەتی لێرە دەچێتە دەرەوە. با بزانین کێ ئەوەی تری زۆر خۆش دەوێت. کام لە ئێوە ملوانکە سوورەکەی لە مل کراوە؟